پێشێ باسی ئەو چۆمە بکەین چۆمی کەڵوێ یا زەیچووک یەکێک لە گرنگترین چۆمەکانی کوردستان و ڕۆژئاوای ئێرانە کە لە کێوەکانی سپیڕێزی قەندیل و خەڵاتی شای و لکبن سەرچاوە دەگرێ و دوای هاتنە خوار بە دەشتی لازاندا و تێکەڵبوونی لقەکانی بادیناوێ و پردانان و خدراوێ دەبێتە چۆمێک کە پەڕێنەوەی لەوی لە دوازدەمانگی ساڵدا ئەستەما. ئەو چۆمە بە درێژایی مێژوو بۆتە هۆی ئەوەی کە چەندین شارستانیەت و ئاسەواری کۆن لە دەوریوی قەڵای کۆن لە دەوریوی شکل بگرن کە هەوێنەکان هەر ئەو چۆمە بووە. هەر بەخاتی ئەو چۆمەش ئەو شارستانیەتانە هاتوون کەڵکیان وەرگتووە لە شێوازێکی پرتسازکردن، ئەو شێوازێکی تایبەت کە شارستانیەتەکان بە کەڵکگرتن لە تەجروبە و لە کەرەستەی بەردەستیان کەرەستەی سروشتی وڵات ئیسیفادەیان لێ کردووە. ئەگەر ئێمە چاوێک لە شێوازی سازکردنی پرد لە نێوفەلاتی ئێران یا ئەو دیوی زمزیران بگرین، پردەکان زۆرتر بنەوان پایەکانیان کەڵەکانیان لە بەرد و ساڕوت سازکراون لەسەرێش بۆتە خشت و بەتاق وێکاتون. ئەمە ئەو شێواز پرد سازکردنە لێرە جوابی نەداوەتەوە. لێرە شێوازەکە کە پایەهای بڵیند کەڵەکانی زۆر کڵی پان لە بنەوەڕا دێنە سەرێ لەسەر زۆر زار لەسەر شاخە سروشتیەکان دادەندرێن هەتا سەرێ هەر ئەو لەو شێوازەی کەڵەکوەرگێت لەسەرێش بە کەڵەکوەرگرتن لە کەریتە و داری گەورە پێک وەسڵ دەبنەوە و بە لقی داران لێکیان دەبەستن. ئەو پردە کە لێرەیە مەشهور بە پردی شێخ مەولانەیە، پردی قەڵاتاسیانە، هەر لەو شێوازەی کەڵەکوەرگیراوە. ئەو پردە ئاخرین پردی دەورانی پێشمەعاسرە. بانی ئەو پردەی کەسێک بە بەنێوی شێخ مەولانە مەحەممەد سادقی مەرزەنگ. شێخ مەولانە مەحەممەد سادقی مەرزەنگ جێنشینی شێخ شەمسەددینی بورهانی بووە کە لە ساڵی 1328 کۆچی مانگی واتە 1289 کۆچی هەتاوی بوو بە جێنشینی شێخ شەمسەددین. شێخ مەحەممەد سادق کەسێکی زرینگ بووە، هەروەها لە نەزەر بنەماڵەوە دەبێتە خاڵی باوکی مامۆستا هەژاری موکریانی. شێخ مەولانە یا شێخ مەحەممەد سادقی مەرزەنگ کەسێک بووە کە توانیوێتی موریدەکان وەکارخە، داهاتێکی زۆر بۆ خانەقای بورهان پێک بێنێ، زەمین و مەزرانی زۆر بۆ پەیداکە، هەروەها لە چالاکی دیژدا لە خزمەت بە وڵاتیشدا نەخشی زۆر بووە، ڕێگای کاروان ڕۆی ساز کردووە، ڕێگای خۆش کردوون، پردێکی لە نزیک قەرەقەشلاق ساز کردووە. ئەو پردەشی لە ساڵی 1332 کۆچی مانگی یا 1293 کۆچی هەتاوی لێرە ساز کردووە. شێوازی سازکردنەکەی یەکێک لەو نەفەرانەی کە لە سازکردنی ئەو پردەدا بەشدار بوو. ئەو دەژێڕیتەوە دەڵێ شێخ مەولانە وەختێک کە هات بۆ ئێرە تەسمیمیان گرت کە لێرە ئەو پردەی سازکەن، وەستا و موریدەکانی هاتن بۆ ئێرە، خەڵکیش وەکو هەرەوەز یارمەتیاندا، تەواوی خەڵکی دیهاتەکانی دەوروبەر وەکو هەرەوەز یارمەتی ئەو کەساناندا وان بڕیاردە کە بە 3 مانگ ئەو پردە تەواو دەبێ، بە 3 مانگیش تەواویان کرد. ئەو کابرا کە نێوی ڕەسوڵی شێخە و خەڵکی ئاوای ئەشخەڵ بوو دەجێڕێتەوە کە بۆ مەلاتی پایەکان بۆ مەلاتی ئەو کەڵانە دەهاتن ڕەشەوەڵاخیان دەکوشتەوە، خوێنەکان لە نێو لەگەڵ قسڵ تێکەڵ دەکرد. ئیسفادە لەو کەرەستە کراوە کە پێی دەڵێن ساڕوز. ئێستاش دیارە لە نێو کڵەکاندا دیارە کە بەردەکان بە وەسیلەی ئەو ساڕوزەی پێک وەسڵ بوون. ئەگەر باسی منتەقەکەشکەین، ئەو پردە لە جێگایەکی تایبەت هەڵکەوتووە، جێگایەکە کە توانیویانە لە سروشتی منتەقەکەی کەڵک وەربگرن. ئەگەر چاو لێ بکەین شاخی سروشتی لێن، کەڵەکانیان لەسەر ئەو شاخانە داناوە، یعنی خودی سروشتەکەی بەشێکی زۆر لە پردەکەی بۆ خۆی پێکهێناوە. هەروەها 5 کڵ بۆ ئێرە بەکارهاتوون، 5 کڵیان ساز کردوون، کڵی 1 2 3 و 4 و 5 کڵی 3 و 4 نێزیکەی 10 میتر بڵندن، نێزەکەی 10 میتر بڵندن. بێزگە لە وەختی تۆغیانی ئاوێ و لە وەختی لافاودا ئەکسەرەن ئاوی ناگاتێ، ئەمما لە وەختی لافاودا ئاویان دەگاتێ و
وا هەیە تۆغیانی ئێرە بە زۆرێکە وەختێک کە هەر بە چەند ساڵێک کە تۆغیان دەکرێت و ئاوەکە هەڵدەستێ خودی پردەکەی بردووە، یعنی سەرەوەی پردەکەی کە دارەکان بوون لە سەروێ دارەکەی بردوون. چەند جاران خەڵک تعمیریان کردوێتەوە. ئێستاش کە میراث فەرەنگی چەند ساڵێک لەو پێش بزانام ساڵی 1382 هەتایی بوو تعمیریان کردەوە کە بەداخەوە تۆزێک لە حاڵەتی ئەوەڵەیە هاتۆتە دەرێ ڕوویەکەی کە داربوو ئێستاکەنێ ئاسنیان هاویشتونێ لە حاڵەتی ئەوەڵیە و شێوازی دێرینی خۆی هاتۆتە دەرێ. ئەو پردە لە منتەقەی نەڵێنێ فەقێسیان هەڵکەوتووە ئەو بەری چۆمەکە منتەقەی نەڵێنێ فەقێسیانی پێ دەڵێن. ئەو زەمان کە شێخ مەولانە تەسمیمی گرت کە ئەو پردە لێرە ساسکە تەنها ڕێگاک بوو کە لە نزیک سەردەشڕا هەتا دەگاتەوە لاجان تەنها پردێک بووە کە هەبووە. ئەگە ئاماژە بە ڕووداوە گرنگە تاریخیەکان بکەین، ڕووداوی گرنگی مێژووی کە لێرە ڕوویداوە ساڵی 1308 بەهاری 1308 کە شۆڕشی مەلا خەلیل خەوما دوای شکانی شۆڕشەکەی لشکری پەهلەوی بەدوان کەوت کە بەدوان کەوت خەڵکی گەورک و خەڵکی ناوچەی گەورک و خەڵکی ناوچەی مەنگۆر لە ترسی ڕەشەکوژی لشکر هەموو باریان کرد هەڵاتن، ئەمە تەنها ڕێگای دەربازبوونیان فقط ئەو پردە بووە. بۆیە ئەو دەم قەڵەباڵغەیەکی زۆر لەسەر پردەکە ساز بوو حتا ئەوەی کە وەڵاخێک لەو ڕێگانەدا خۆی لە ژنێک و منداڵێکدا هەرکی هەڵدان بوون و سۆمی جانیان لەدەزا.